زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 104 بابەتی چاوگ لێرە باسی چاوگ قەدی چاوگ و کاری ڕابردووی نزیک ئەوەی ڕاستی بیتەنیا کار چونکە هەموو کارەکان سەرچاوەکەیان چاوگە یان قەدی چاوگ کە زۆر گرنگە. ئەو کارانەی هەمانە لە زمانی کوردی هەمویان لە قەدی چاوگ وەرگیراینە و گۆڕاینە بەهۆی دانان و خستنە سەری چەند پیتەکیان وشە. ئێستا پێش ئەوەی ئێرە بخینمەوە تەمەشای خستنە ڕووەکەی دەکەم، پاشان دێمە لای خشتەکە. خستنە ڕوو ئەگەر سەیری کۆمەڵە پەیوی خوێندن بڕین کەوتن برژان بوون بکەین، واتە ئەگەر تەمەشای ئەو پەیوانە بکەین، ئەو وشانە خوێندن بڕین کەوتن برژان بوون، هەمویان کۆتاییان بە پیتی ن دێ، واتە لە کۆتایی هەموو وشەکان پیتی ن هەیە. بەڵام پیتەکانی پێش ن کە جیاوازن و بریتین لە د ئی ت ئا و، بەڵام لە پێش پیتی ن پیتی دیمان هەیە کە ئەوان گرنگن: د ئی ت ئا و ئوو. ئەو پیتانەی پێشی پیتی ن گرنگن، یان با بڵێین باشتر وایە بمانگۆت بە ئەوەی ڕاستی و بە لێرە دن، ئین، تن، ئەوە چاوگ بەوانە کۆتایی دێ، ئان و ئون. کەواتە چاوگ بەو وشانە بەو ڕاستی پاشکۆ پاشگر و پاشگرانە کۆتایی دێ: یەکەم، دووەم، سێیەم و چارەم و پێنجەم. پێنج دانە پاشگر هەیە لۆ چاوگەکان. ئەگەر هەر یەکە لەو پەیوانە لە ڕستە بەکار بینین، دەبینین کردەوەیەک پیشان دەدەن بێ ئەوەی هیچ کاتێک دەست نیشان بکەن. بۆ نمونە کە دەڵێین خوێندن چاوی مرۆڤ دەکاتەوە. خوێندن چاوی مرۆڤ دەکاتەوە. لێرە خوێندن چاوگە، بەڵام کاتی نییە، واتە وەکو کار کاتی نییە. بڵێن ئەوڕۆ خوێندن چاوی مرۆڤ دەکاتەوە، سبە یان دوونێ بێکاتە، وەکو ئەوەی وایە خوێندن هەموو کات چاوی مرۆڤ دەکاتەوە، بەبێ گوێدانە کاتەکە پار بوو یان ئەو ساڵ بوو یان پێش کاژێرێک بوو یان پێش هەفتەیەک بوو. لەبەر هەندێ چاوگەکە ئەو پیتان ئەو وشانەیە کە هیچ کاتێکی دیارکراویان نییە. لەو ڕستەیە پەیوی خوێندن کردەوەیەک دەردەخا، کردەوەی خوێندن، بەڵام بێ ئەوەی کاتی ئەم کردەوەیە پیشان بدە، جگە لەمە پەیوەکە کۆتایی دێت بە پیتی ن، یان باشتر وایە بمانگۆت بە وشەکان کۆتایی دێن با یەکێک لەو پاشگرانە: دن، ئین، تن، ئان، ئون. ئێستا بۆ هەیە ئەو جۆرە پەیوانە لە زمانی کوردی ناویان چاوگە. چاوگ ناو دەبرێن و
سەرچاوەن بۆ دروستکردنی هەموو کارەکان. ئەوە لێرە زۆر گرنگە ئەو قسەیە. چاوگ سەرچاوەیە بۆ دروستکردنی کارەکان لە زمانی کوردی. هەر کارێک بمەوێ دروستی کەم دەبی چاوگەکە بی کارەکەی لەوێ بینم، دروستی کەم بیکەمە کاری ڕابردوو یان ڕانەبردوو یان کاری داخوازی یان کاری بزانە چ کارەکە. لە زمانی کوردی 5 جۆرە چاوگ هەیە. ئەویش وەکو باسم کرد لێرە یان وەکو باس کرایە لێرە ئەو 5 جۆرە: دن، ئین، تن، ئان، ئون. بەڵام لێرە بە جۆرەشکە باسی دەکەن ناویان لێنایە بۆ وێنە چاوگی دالی، واتە پیتی د هەیە لە پێش ن، وەکو خوێندن، بردن، کردن. و دووەمیان چاوگی یائی، وەکو ئی، نووسین، بڕین، دڕین، سڕین. سێمیان ناویان لێنایە چاوگی تائی، واتە بەستن، فرۆشتن، هاتن. چارەمیش چاوگی ئەلفی ئای هەیە لەگەڵ سووتان، دڕان، برژان. پێنجەمەکە چاوگی واوی چوون و بوون و درون. لە هەر چاوگێکدا ئەگەر نئی چاوگەکە لا بدەین ئەوەی دەمێنێتەوە پێی دەگوترێت قەدی چاوگ. واتە ئەگەر پیتی ن لا بین ئەو وشەیکە دەمێنێتەوە دەبیتە قەد. بۆ وێنە لێرە چوو یان بوو، لێرە سووتا، دڕا، برژا، بەست، فرۆشت، هات. کەواتە قەدی چاوگ وەکو لێرە دیتمان قەدی چاوگەکە ئەوانەیە: پیتی نەکە لا کەتیە، تەنیا قەدەکە مایتەوە، تەنیا بە تەنێ خوێند، بڕی، کەوت، برژا بوو بەبێ پیتی نە. لە هەمان کاتیش چ ڕوودەدا دەبێتە کاری ڕابردووی نزیک. هەرکە پیتەکەمان لا برد قەدی چاوگەکە دەبیتە کاری ڕابردوو. وانەم خوێند، ماڵەکە سووتا، ئەو چوو بۆ بازاڕ. کەواتە یەکسەر کە پیتی ن لا دەبین قەدی چاوگەکە چی لێدێ دەبیتە کاری ڕابردووی نزیک. دەتوانین لێرە ئەوە ڕوون بکەینەوە کە لە کاردا کردەوەیەک هەیە و کاتێکی دیاریکراویش هەیە. ئەگەر یەکە گۆتی چووم بۆ بازاڕ، یەکسەر دەزانین کەی چوویتە بازاڕ، واتە نازانین کەی، بەڵام دەزانین پێشی ئێستا چوویتە بازاڕ. چووم بۆ بازاڕ ڕەنگە پێش کاژێرێک، پێش 2 کاژێر، دوونێ، ئەوها دەگەینی. دەزانین کە چووە بۆ بازاڕ. کاتەکەت تۆزێک دیارە کە ئێستا نییە، لە داهاتووشدا نییە، بەڵکو لە ڕابردووە. کە ئەم کردەوەی تیادا کاتەکەی دیاری کراوە تۆزێک، هەرچەندە کاژێرەکە ڕەنگە دیار نەبی، بەڵام هیچ نەبی باشترە لەوەی لە وشەی چوون بۆ بازاڕ. ئەو کات هیچ نازانین چ کاتەکە، بەڵام چوون بۆ بازاڕ تۆزێک دیارە. بەڵام لە چاوگ بوونی ئەو کاتە هەستی پێ ناکرێت. واتە جیاوازیەک هەیە لە مابینی قەدی چاوگ دەبیتە کاری ڕابردووی نزیک، بەڵام چاوگ کاتەکە
دیار نەکرایە. دەستورەکە چییە؟ چاوگ وشەیەکە کردەوەیەک پیشان دەدا، بەڵام نادرێتە پاڵ کەسێک نازانین چێ کردەوەکەی کردیە و نازانین کاتەکەش دیار نییە. چاوگ سەرچاوەیە بۆ دروستکردنی هەموو جۆرەکانی کار. لە زمانی کوردی چاوگ بە پیتی ن کۆتایی دێ. باشتر بوو بڵێن چاوگ بە پیتی د و ن یان بە پیتی ئی ن یان بە پیتی ت ن یان بە پیتی ئا ن یان بە پیتی ئو ن کۆتایی دێ، ئەوها باشترە. بەڵام کێشە نییە، بە پیتی ن کۆتایی دێ. چاوگ پیتی ن ئەگەر لابین دەبیتە قەد، و لە هەمان کات دەبیتە کاری ڕابردووی نزیک. واتە من ئەگەر چاوگەکم هەبوو بۆ وێنە چاوگ وشەکی بینم بۆ وێنە چاندن ئەوە چاوگە، چونکە بە د و ن کۆتایی دێ کەواتە چاوگە. ئەگەر هاتو پیتی نەکەم لابرد چی لێدێ؟ دەبیتە قەد، دەبیتە چاند، دەبیتە قەدی چاوگ. لە هەمان کات دەبیتە کاری ڕابردووی نزیک. نەمامەکەم چاند، نەمامەکەم چاند، نەمامەکەت چاند، نەمامەکەمان چاند. ناگۆڕێ. ئەوها کەواتە کە نەئەکەی لا دەبەم لە چاوگ دەمینێتەوە قەدی چاوگ، لە هەمان کات دەکاتە کاری ڕابردووی نزیک. ئێستا بێمە لای ڕاهێنانی ژمارە 1. چەند جۆرە چاوگمان هەیە؟ بۆ هەر جۆرێکیان دوو نمونە بنووسە. جۆری چاوگ لێرە چاوگ کە د و ن بە کۆتایی بە د و ن دێ، وەکو چاندن، مردن، کردن، ئەو شتانە. بە ئی ن کۆتایی دێ، وەکو تەزین، فڕین، بڕین، کڕین، ئەو شتانە. بە ت ن وەکو بەستن، خستن، کەوتن، نووستن و ئەو جۆرە وشانە. بە ئا ن کۆتایی دێ، لێدان، بەکرێدان، فڕێدان، ئەو جۆرە. بە ئو ن کۆتایی دێ، وەکو چوون و بوون. ڕاهێنانی یەکەم تەواو بوو، بێمە لای ڕاهێنانی ژمارە 2. لەو وشانەی خوارەوەدا چاوگەکان دەربهێنە. نازانم مەبەستی چاوی ڕاستی بی چاوگەکان دەربهێنە کامە چاوگە و کامە چاوگ نییە، چونکە مەرج نییە هەر وشەک کۆتایی هات بە ن چاوگ بی. بۆ وێنە ئەگەر لێرە وشەی هەورەمان، ئەو ئاون ئەگەر لام بردەبیتە هەورام، ئایا هەورام چاوگە ئەو وشەیە یان چاوگ نییە؟ باوەڕکەم چاوگ نییە، چونکە هەورە ئەوەی ئەم بزانم هەورام نابیتە هیچ کارەکی ڕابردوو، کاتە چاوگ نییە هەورامان. هەرچەندە بە چاوگ دەچی، بەڵام چاوگ نییە. کێشان ئەگەر ئا نەئەکەم لابرد دەبیتە کێش، کێشە
ڕەنگە چاوک بی. کێشای چاوگە، دەڵێن چاوگە. برژان، برژا چاوگە، کاتە ئەوە دوو چاوک. جیهان چاوگ نییە، چونکە ئەگەر ئانە ئەەکەی لابم یان تەنیا پیتی لابم دەبیتە جێ هیچ لەو باوەڕێمە نابیتە کار. جێ هەرچەندە کوردی ئەوەی ڕاستی بی زۆر جار لە کاتی خۆی وشەکە جێ بۆ وێنە، ڕەنگە وشەی جێگابی شتێک بی، بەڵام ئەمن لێرە ناتوانم ناوی لێنم. چاوگ. سەربان دیسان چاوگ نییە، چونکە ئەگەر نەئەکەی لابم دەبیتە سەربا نابیتە کاری ڕابردوو، کەواتە چاوگ نییە. کاتە لێرە کامەیان چاوگن؟ کێشان و برژان چاوگن. کردن چاوگە، چونکە ئەگەر نەئەکەی لابم دەبیتە کردی، کەواتە چاوگە. نووسن ئەگەر تو و نەئەکەی لابم یان تەنیا نەئەکەی لابم دەبیتە نووس، چاوگە. نازەنین چاوگ نییە، چونکە ئەگەر نەئەکەی لابم نازەنی نابیتە کار یان نابیتە ڕەگی چاوگ، کەواتە چاوگ نییە. بڕین چاوگە، چونکە بڕی. درون چاوگە، دروی، هەرچەندە بەڕای من دەبا بنووسین دوورین نەک درون. دوورین ڕەنگە وها باشتر بە، یان دروین. درون چاوگە، بەڵام چوون چاوگە. پەخشان ئایا چاوگە یان نا؟ پەخشکردن ڕەنگە چاوگ بی. پەخشا ڕەنگە ببیتە کار، ئەوەش دەکەمە چاوگ، هەرچەندە ڕەنگە چاوگیش نەبی. کاتە هەورامان و جیهان و نازەنین و سەربان چاوگ نەبوون، ئەوانی دی زیاتر چاوگ بوون. ئەوە ڕای من. هەرچەندە لێرە وشەی هەورامان ڕەنگە لە هەور هاتبی لەگەڵ ڕامان، لە هەور ڕوانین ڕەنگە شتێکەوە هابی، ڕامان ڕەنگە بە تەنێ تێڕوانین بی، چاوگ بی، بەڵام ئەمن نازانم. ئەوە یەکە چی دەوێ زۆر زۆر لە زمان شارەزایی هەبی. ڕاهێنانی سێیەم، ئەمانەی خوارەوە ئەگەر ڕاستن بەرامبەریان بنووسە ڕاست، ئەگەر هەڵەنا ڕاستیەکەی بە تەواوی بنووسە. هەستم کرد ئاسان نەبوو ئەو جۆرە پرسیارانە، بەڵام ڕستەی یەکەم چاوگ کردەوەیە کە تافێکی دیاریکراوی نییە. تاف لێرە وا بزانم مەبەستیان کاتێک یان جۆرە کاتێکی ماوەیەکی دیاریکراوی نییەوە ڕاستە، ئەوەی ڕاستی بی هەر ئەو هەیە. تافێکی دیاریکراوی نییە، ڕاستە دەنووسین لێرە ڕاستە، ئەگەر هاتوو مەبەستیان کاتبی. دووەم وشە لە دووەم ڕستە، چاوگ و کار هیچ جیاوازیەکیان نییە. جیاوازیان هەیە، چونکە چاوگ کاتەکەی دیار نییە، کار کاتەکەی دیارە، کەواتە ڕاستیەکەی ئەوەیە جیاوازیان هەیە لە دیارکردنی کات، جیاوازی هەیە. هەر وشەیەک کۆتایی بە پیتی ن هاتبوو چاوگە، ئەوە ڕاست نییە. لێرە دیتمان کە بۆ وێنە سەربان بە پیتی ن کۆتایی هاتیە، بەڵام چاوگ نییە. وە بە هەزاران وشەی دیمان هەیە لە کوردی، چاوگ نییە، بە پیتی ن ئیش کۆتایی هاتیە.
بەلابردنی نەئی چاوگ وەکو خۆی دەمینێتەوە، بێگومان وەکو خۆی نامینێتەوە، دەبێتە قەدی چاوگ. کاتە ڕاست نییە، ڕاستیەکەی ئەوەیە دەبیتە قەدی چاوگ. سێمەکەش ڕاست نەبوو، کاتە تەنیا یەک ڕاست بوو، ئەوەی ڕاستی بی، یەک دانە ڕاست بوو. ئەوە کەواتە ئێستا هاتیمە کۆتایی بابەتی چاوگ و قەدی چاوگ. بابەتەکی کورد بوو و ڕەنگە زۆریش ئاسان نەبی، بەڵام ڕەنگە لەوانەکانی داهاتوو زیاتر بە دوور و درێژی باسی بابەتی کار بکرێ لەو کتێبەی کە لە قەدی چاوگ کارەکان دروست دەکەین. هەتا ئەو کات هەر بژی.